وتی من سیارەم فرۆشتووە بۆی ئەم مناڵە دروستکەین. مناڵەکەش وا دەرچوو، دوایی مناڵەکە فریای نەکەوتین و وفاتی کرد. ئیتر ئێستا ئەو لەحظەم بیرێتەوە کە دایکی چۆنە گریا و ینی قورس بوو زۆر، کە بە دایک و باوکی مامود یەکسەر باوکی بورایەوە، عەرەقێکی سپی کرد و ینی مناڵەکە باوەشی بە باوکیان کرد. زۆر قورسە، باشی باوکی کرد و دڵنەوەیایەوە قورسە زۆر. کاک دکتۆر ساڵانێکە لەگەڵ دڵی مناڵە دەست و پەنجە نەرم کردووە لەگەڵیا و کەسی زۆرێتە لا شتێک زۆر مەترسیدارە بۆ مناڵان. حاڵەتە ئیمەرجنسیەکانی مناڵانی کە تازە لە دایکەبن و لە بەشی شوشایەک سەر دەرەکەون و شینە بنەوە، ئەمە زۆر مەترسیدارە. هەیە لە جیاتی دوو لای دڵی یەک لای هەیە، واتە یا لای ڕاستی دروست نەبووە یا لای چەپی دروست نەبووە، پێڵێن هایپۆپلاسیک لێفت یا ڕایت. هەیە یەکێک لە بۆریەکانی هەر نییە، بۆ نمونەوە بۆرێک کە لای ڕاستەوە دەرەچێ تەواو نەکراوەتەوە، پێڵێن ئینسیداد تام بە تەواوی قەتعە. بە بۆرێکی وردەژی ئەبێ خێرا فریایکەوی ئەو بۆرەی کە لای چەپەوە ڕا بەشی ڕاست بە یا ئەوی لای ڕاستەوە ڕابێ بەشی چەپ بە. و بەعزێکیان پێویست بەوەکان نەشتەرگەری خێرای بە بکرێت لەو تەمەنەی کە 2-3 کیلۆیە. ئەمانە پێڵێن چەند ڕۆژێکە تەمەنی بەڵێ تەمەنی تازە لە دایک بۆ هەفتە بووینەکەی زۆربەی زۆریان ئەمرن. ئەمانە بەداخەوە ئێمە قانونێکمان هەیە بە ئینگلیزیاڵێ 1/100، یعنی لە هەموو سەد مناڵێ دڵی کوونە، زۆر ڕێژەکە یەک لە سەد هەروایە لە هەموو وڵاتێک لەسەر زەویە هەروایە و هەرواش بووە. تەشخیص لێرە ئێستا وردەوردە ئێمە زیاتر ئەکرێ بەهۆی ئەوەی کە ئەجیزە زۆر بووە و دکتۆری دڵی مناڵان زۆر بووە، ئەمە ئێستا زیاتر خەڵکی ئاشنا بێ. ئینا بە درێژایی تەریخ هەموو سەد مناڵێک ئیلا دانێکیان دڵی کوونەوە لە سلێمانیا بۆی بزانی بەداتا بۆی تێبگەی هەموو ڕۆژێ بە نزیکەی 100 مناڵ لە دایکە بێ بە ئەهلی حکمی، واتە هەموو ڕۆژێک مناڵێک لە دایکە بێ کە کێشەی دڵی مناڵانی هەیە. زۆرە هەموو ڕۆژێ باشە قسەیەک زۆر باوە لە ناو خەڵکە ئەڵێن ئەی ساڵان بۆوان نەبوو. هەروە بووە. ئەسڵەن من بە بیرمە من لە کاتی ئەقامەی خۆمان لە 2005 و 6 ئەوانە سەمعا خراوەتە سەر دڵی مناڵ توێتی بڕۆ لە بەغای کۆیە بکە و بگەڕێرەوە، چکە دکتۆری دڵی مناڵانمان نەبووە. تێگەی لە من چۆن؟ یعنی ئیکۆیەک نەبووە کە بۆ مناڵ بکرێەوە، ئەو کاتە مناڵەکانە مردن. ئێستا وردە زۆر بووە و هەر هەیە. ئەم داتایە عالەمیشان ئەوە نییە بڵێ وڵاتێکەوە بڵێ لە وڵاتی منە تۆزێ کەمترەوە نییە، سابت کراوە لە ئەمریکا و لە ئەوروپا لە ئاسیا شەرق غەرب هەمووی وایە لە هەموو سەد مناڵێک لە دایکە بێ مناڵی دڵی کوونە. کاک دکتۆر ساڵانێکە لەم بوارەیەت چ شتێک چ کەیسێکە بیر ناچێتەوە کات بێتە بەردەسێ لەوانەیە ئەم شتە لە هزرە دەرنەچێت چی بوو؟ چیرۆک و شتی تراژیدی زۆر هەیە. ئەوەی کە متەئەسیر بوو لەلام یەکێک لە عایلەکان 15 ساڵ بوو مناڵیان نەبوو بەداخەوە IVF کردبوو، یعنی ئەوەی تەلقیح سەناعی چی پێڵێن مناڵی بلووری. ئەمە کات و دوایەوە دەرەچێ مناڵەکەی بەداخەوە سەردەمە دیارە نەبووە، فەحسی جینات کرێ بۆی بزانی وایەوانێ دەرچوو دڵی مناڵەکەی کوونە کە کوون بوو. دوای ماوەیەکی زۆر لێداین دڵی وەستا ڕیستیشن، یعنی هەرتۆ دڵی بگەڕێنەوە نەخرا سەرجیازی تەنەفس سەناعی، وتی من سیارەم فرۆشتووە بۆی ئەم مناڵە دروستکەین. مناڵەکەش وا دەرچوو، دوایی مناڵەکە فریای نەکەوتین و وفاتی کرد. ئیتر ئێستا ئەو لەحظەم بیرێتەوە کە دایکی چۆنە گریا و ینی قورس بوو زۆر. دکتۆر ئەڵەن دکتۆر دایم ڕاهاتوو لەگەڵ خوێن و ئەو مردن و ئەو بابەتانە هەست بە چێکن کاتە شتێکی وا ڕۆیە؟ خۆی وان نییە، هیچ ئینسانێ بەهەنێ هەستی عاتفی ڕانایی ئەکەرچی دکتۆر یعنی ئەوە ڕەحمەتێکە بەڕای من، یعنی خوایەتی بە ئینسان ڕاهاتن شتێکی مویمە، ئەگەر ڕانەی یعنی تۆ بەرگە ناگری. بەڵام دکتۆر هەر خەفەتە خوا جاری وایە دکتۆر گریاوە بە دیار دایک و باوکەوە. من بەبیرمە یەکێک لە مناڵەکان کە ئیکۆی بۆ کرا وتیان 100 دەی دڵی ئیشەکە. من لەنا ئەو تیمە بووم کە ئیکۆمان بۆ کردووانە کە بە دایک و باوکی مامود یەکسەر باوکی بورایەوە، عەرەقێکی سپی کرد و ینی مناڵەکە باوەشی بە باوکیان کرد. زۆر قورسە، باشی باوکی کرد و دڵنەوەیایەوە قورسە زۆر. تۆ تەعامل لەگەڵ دڵێشی پاشی مناڵانەیە ئەی گەورەکان ئەڵێن دڵشکانی ئەم شەڕاستە؟ ئەزانین یانی کۆمەڵێش تەبینی
من الله دایکە بێ بۆ نمونە پێڵێ ئەمە لای چەپی هەر دروست نەبووە ئەی حەل دکتۆر بەخوا هیچ حەلێک نییە لێرە لە وڵاتی ئەمە ئەی لە دەرەوەش هەر ڕێک ناکرێتەوە پێویستی بەوەیە کە چەند عملیاتی بکا پێڵێن ستیج سێرجری مەرحەلە 1 2 3 زۆر قورسە بۆ دایک و باوکێت و ئەم هەواڵە بێ بە دایک و باوکێ هەر کام ئینسانی سەبری زۆرە یعنی بڕاتە بە بەرگەی کۆمەڵی هەواڵی ناخۆشەیە نایگرێ جاری واشەیە مناڵەکە لە دەرەوە ئەمە کارە سادبارە لە دەرەوە عیبی نییە مناڵەکە 3-4 کیلۆیە زۆر جوانە هیکە لە دایکە بێ تۆرە پێی بڵێ من ئیکۆکەی بۆکەم دڵی وێرانە زۆر ناخۆشە زۆر قورسە دکتۆر دڵشکان هەیە لە دڵمشکە ئەم شتە هەیە لە تووبیا لە تووبە ئەوە نییە بڵێ پارچێک لە دڵی ئەشکێ بەڵام بەڵێ یعنی سترێس و خەواڵی ناخۆشێکێکە لە فاکتەر ئەساسەکان لە گەورەش و لە مناڵی شایستە بۆ تەئسیرات بۆ دڵ ینی وابێ دڵی کەس نەشکێنی طبعا ئەوەنەی کە بتوانی خۆ دکتۆری دڵی کەس شکانەوە تا ئێستا هەموو ئینسانێک ئەو ئیشەکە بەڵام هەوڵەیین کە کەمترین بیکەی من سەبرم زۆرە بەڵام هەموو ئینسانێک بەشی خۆی هەر بڵێنەت کردووە بەڕای من غەڵەتە جاری وایە کۆمەڵی قوانینە تو حەزەکەی شتێک بەو شێوەیە بێ من حەزەکەم بە نوعایکی کە بێت تێکە گیری هەنێ جار بەڵێ